لە جیاتی تەقوا ئیش و کارمان بۆتە غەیبەتکردن و بوختیانکردن و ناشرینکردنی مسلمانان و دووزمانی و فیتنەی و فەسادی لە نێوان مسلمانانە، حرام خواردن، بەدڕەوشتی و زینا، قۆڵبڕینی خەڵکی و غەشکردن لە خەڵکی. ئەمە تەقواکەی ئێمەیە، بەخوا ئەمە تەقوا نییە. ئەمە هەمووی بەدبەختی و نەهامەتی بۆ قیامەتی ئێمە. ئەوە هەواڵی ئێمەیە بەخوا. مناڵەکانتان هەتی و کەوتن، ژنەکانتان شویان کرد، ماڵەکەتان تەقسیم کرا. بەخوا ئەگە جواب بدەنەوە ئەوانیش دەڵێن تەقوای خوا بکەن، باشترین توێشوویەک زادێک بۆ قیامەتی ئێوە ئەی زیندۆکان واللهی بەس تەنها تەقوایە. اینجا ئیمامی عەلی دەستی کرد بە گریان، زۆر گریا. ئیمامی عەلی دەستی کرد بە گریان. باشە ئێمە بۆ نەگرین. ئەمجا فەرمی وقال لي يا كميل القبر صندوق العمل وعند الموت يأتيك الخبر أي كميل كري زياد. قبر صندوقي کردەوەکانی خۆت کۆ ئەەکەیتەوە دەڕۆیتە ناو قەبرەوە. ئەو کاتاگە لە دنیادا عیبادەت و خواپەرستیت کردبێ، نوێژ، ڕۆژوو، زەکات، سەدەقە و خێر، هەموو شۆکردن بۆ مزگەوت، عیبادەتەکانی خوا، قورئان خوێندن، زیکری خوا، ئەمانە هەمووی دەوری تۆ دەن ناو قەبردا. هەمووی پارێزگاری لە تۆ ئەکەنەوەی عەزابی خوات بۆ نێ ئینشاءڵڵا، بە ئەمری خوا پارێزگاری لە تۆ دەکەن. ئەمە سندوقی کردەوەکانی تۆیە قەبرەکەت. جا بزانە چیت بۆ قەبری خۆت پێش خستووە، بزانە چیت بۆ قیامەتی خۆت ئامادە کردووە. ئەو کاتێک کە مردی هەواڵت پێ دەگەێنن، هەواڵت بۆ دێ ئەی فڵان کەس تۆ بەهەشتیت، مزگەنی ڕەزامەندی خوا لە تۆ بێ. ئەی فڵان کەس پەنا بەخوا تۆ جەهەنمیت، مزگەنی غەزەبی خوا لە تۆ بێ. ئەی فڵان کەس تۆ بەختەوەری بەهەشتیت، فڵان کەس تۆ جەهەنمیت. فڵان کەس تۆ ئیمتیحانەکەی ناو قەبرت نەزانی و ساقط بووی، دۆڕای. فڵان کەس تۆ نەجاحەت هێنا و سەرکەوتوو بووی. ئەو کاتێک کە مردی خۆت هەواڵەکەت پێ دەگات، چاک چاک دەزانی، هەم لە کاتی مردنا دەزانی چیت بەسەرا دێ، وە ناو قەبریشا بەدبەختی خۆت ئەبینی ئەگەر لە دنیادا خوات نەناسی بێ. بۆیە خۆشەویستان با خۆمان بۆ مردن ئامادە بکەین. دوو ڕیوایەتەیە، یەکیان دەفەرمێ ئیمامی حەسەنی بەسری خۆی ئەمەی باس کردووە، ڕیوایەتریشەیە دەفەرمێ ئیمامی حەسەنی بەسری باسی پیاوێک دەکات، دەفەرمێ قال الحسن البصري عاد رجل أخا له فوافقه الموت فرأى من مرأى عكر الموت وكرب الموت فرجع إلى أهله وجاءوا بغدائه فقال يا أهلاه عليكم بغدائكم فوالله لقد رأيت مصرعا لا أزال أعمل له حتى ألقاه. إمامي حسني بصري دفرمي يا خوي أوي بسرعة وقت دوباس ما قدور روايته ياك پیاوێک دەفەرمێ پیاوێکی مسلمان دیارە وڵاڵم پیاوەکان خۆشی بووە، پیاوێکی مسلمان دەڕوات بۆ لای برادەرێکی خۆی لەسرە مەرگایە، دەبینی ئەم برادەرێت چۆن ڕۆحی دەرئەچێ، بەچی ناڕەحەتیەک، بەچی ناخۆشیەک، دەبینی ئاوا ڕۆحەکەی دەرئەچێ و بۆ ناڕەحەتی و ناخۆشیە. خۆتان سەیری کەسێک بکەن کە ڕۆحی دەرەچێ، بەس تەماشایکەن بزانە چی نەهامەتی و نەکبەتیەکە، هەمووان ڕۆحمان دەرەچێ بەخوا لە پێشمانەوەیە. کاتی ئەم پیاوە بڕێزە ئەم کەسە دەبینێت مردووە، دوای وەقت دەچێتە ناو قەبرستانەوە فەقیرە، خۆڵ دەکەن بەسەریدا، ئەگەڕێت و بەلای ماڵ و منداڵی خۆی، ماڵ و منداڵەکەی خواردنی بۆ دائەنێن، باوەک گیان خواردنەکەت بخۆ، ئەڵێ خواردن ناخۆم بۆ خۆت. وەڵڵاهی ئەمڕۆ مەنزەرێکم بینیوە، مردنی مسلمانێکی برای خۆم بینیوە کە چۆن مردووە، چی بەسەرا هاتووە، خۆڵ کراوە بەسەریدا. والله نانم پێ ناخورێ، دڵم مەعیدەم بەسراوە. سوێن بەخوا هەتا ئەو ڕۆژەی دەگەمە، ئەو ڕۆژەی کە مردن و ڕۆحکێشانە ئەبێ هەوڵی ڕاستەقینەی بۆ بدەم، هەتا ئەو ڕۆژەی پێی ئەگەم هەوڵی بۆ ئەدەم، چونکە دەزانم مردنم بە چاوی خۆم بینی کە چەندێ ناڕەحەتە و ڕۆحکێشان چۆنە. جا خۆشەویستان خۆتان بۆ مردن ئامادەکەن. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر قەبرەکسانەکە دەگری، ئیمامی عوسمانیش هەروە بوو، پێغەمبەری خوایش وا بوو صلی الله علیه وسلم، سەحابە هەروە بڕگشتیان لە قەبرستان دەگریان. ئێمە لە قەبرستان معامەلە دەکەین، ئەوە خراپێکی ئێمەیە. خوای گەورە ئیسلاحی حاڵمان کە لە گوناهەکانمان خۆش بن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد.
ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نەسیحەتێکی زۆر جوانمان دەکات لە شتێک زۆر ئاگادارمان دەکاتەوە. ئەفەرمێ قال علي بن أبي طالب رضي الله عنه للمراء 3 علامات. إنساني الرياباس إنساني كإيشكاني بو الرياية 3 نشانة هي 3 علامة نشانة هي كبلغن لسروي أو كسيق وابو أو كرد وكيبو خوانية. بونمنا يكسل إذا كان وحده كاتك تنيابي هرخوي بيه لعبادة السستة تنبلا توزله بطاقته هر خوي بيه عبادتي بيناكري هر خوي بيه ذكري بيناكري قرآني بيناكري شونيجي بيناكري سنتي بيناكري وينشط إذا كان في الناس بلام كاتر ناو خلقيا بيه زور قرجوغول ونشيطة بتنيا بيه طاقتي نية بس ناو خلقيا بتقوايا ئەمە نیشانەیەکی ڕیابازیە پەنا بخوا خەڵکی دەبینێ تااقەتی عیبادەت و خواپەرستی هەیە خەڵکی نەیبینێ تااقەتی عیبادەتی نییە ئەمە یەکێک لە عالامەتی نیشانەی ڕیا خوا بمان پارێزێ بۆی ئینسانی ئیماندار ئاگادار بێت تەقوای خوا بکە موسڵمانی وا هەیە بۆ نمونە عادەتی وایە شەو کاتێ ئەخەوێ لە ماڵەوە سونەت وایە بەدەستنێژۆ بخەوی سنة حديث صحيح لسر خير قوري إن شاء الله ملائكي خوا دعاء خير بوكا شو خوتي دزنيش بقري أم جاب خوي أم بيا عادتي واحد دزنيش ناقري هموش ولا مال خويا أنا ببي دزنيش خوي بلان كاتي أشي مال برادري باشي بيا وشاك أو شو بدزنيش جوا خوي على كاك عيب حياة ما شد دزنيش نقرم أو الرياية بتنيا طاقتي نية بلان كاتيك لا مال برادري خوي لا كسيكي باش بي نشيطة بقوته بهذا لما لو شونيش ناكا لما الخلق شونيش ناكا بوي بلن شونيش ناكا شوان بنا بخواي جورا بلام لما لو بيكا جوازه إن باسي كسيكين عليه أجر البال لو شونيش كن بوي بلن شونيش ناكات أما يمكن إنشان كان الرياية ويزيد في العمل إذا أثني عليه وينقص إذا ذم بلام كاتيك خلقي مدحي كردوي شاك زوركات كاتيك الزميان كمكات إنسان إيماندار وانية قرن أوي تو كردوكي تو چاك بي بو خواه بي بردوام بلا سري بهوي مدحي خلق وعبادتي خواه مكة بهوي مدحي خلق وذكر قرآن مخوينا شونيوش مكة وسنة مكة كاتكش كزميان كردي واز بيني بلكو تو عبادتي خواه دكي بتكوجن جوينت بيه بدن سكايتي بيه بكن هرشت ليه بكن تو عبادتي خواه دكي نابي سار بيتوا نابي كم ترخمي بكيلو مثلا دا بلام كاتكش هەڕەشەی لێکرا پەنا بەخوا واز دەهێنێ زەمی کرا واز دەهێنێ بەڵام کاتێ مەدحیان کرد زیاتر عیبادەتی خوا دەکرد ئەوە خراپە بۆ ئینسانی ئیماندار ئاگاداری ئەو خاڵە بێ عیبادەتی خوای پەروەردگار چۆن دەکات ناو خەڵکیشا بۆ شێوە بیکات پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع الصغیرە هاتۆ بە ژمارە 3730 دەفەرمێ الشرك في أمتي أخفى من دبيب النمل على الصفا بينا برشاوي خود خوشويستي خواد فرمي صلى الله عليه وسلم شرك كالرياية الرياء أو شتيك بو خوانايك بو خلقي ديكي أفرمي الرياء شاراوتره لم يروليك كاتك ميروليك برديكي لوسي جورا بينا برديكي لوس وما لمع بينا لمع بين لوس بيه ميرولي بخباني بابروات الريوة آية جود لتبتبي بي ميرولك أبيت نخير أو جود بقرا جود لتقي قاتي ميرولك أبيت بي كاني نا أوش دنجي زماني شرحي حديث كذا فهم دبيب النمل واتا الصوت أو الصوتي أو دنجي كلا بي ميرولد يتشنس نهيني وشعراوية الريال أمتكي من دالو شعراوترا أما ندخت ردرسناك بو خواب رو قبرسان بو أمة شبرن حبا حياة مناتشيت با فلان كز قلي مني نكات بولا إن خوش دشي بولا لبر خاطري خواب شو نك لبر كاك فلان كس لبر مام فلان كس اشتكان بو خوابك أو بو خوابي بعد اشتكي جورية أو شي بو خلقي بي أو الرياية بنا بخواي جورا بويا أما خطريكي زور جوري بنا بخوا خواب مان باريزي إنسان أواندا اشتكي شعراو بي الرياء أواندا شعراو بي أواندا بتشوك بي لشوين بي ميرولو صوتي ميرولو قاچي ميرولو كصوتي هر زور کس ناتواني گوێ لێ بگرێ مەگەر خوای پەروەردگار دەنگی ببیستێت ئێمە ناتوانین
گوێ ئێمە تەحملی شتە ناکات بەڵام خوای گەورە ئاگای لە هەموو شتێکەکەی و هەموو دەنگێک دەبیستێت جا ئەوەندە شتەکە ئەفەرمێ ئەخفا واتە لەوە شاراوەتیشە لەوە نهێنیترە لە شوێن دەنگی پێی مێرولەیەک پەنا بەخوا بۆیە ئاگامان لە ڕیابێ نێتمان بۆ خوا پاکەینەوە قورئانمان خوێنە بۆ خوا بیخوێنین نوێژمان کرد بۆ خوا بیکەین بە تایبەتی ئینسان زیاتر لە سونەتەکانە تووشی ڕیا دەبێت نەک لە فەرزەکانە لە فەرزەکانە باشترە ڕۆژی فەرزی ڕەمەزان دەکەی تووشی ڕیا کەمتر دەبی تووش ڕیا نابێت الحەمدوللا خەڵکشتی بە ڕۆژووە بەڵام بۆ سونەتەکان زۆر جار تووشی ڕیا دەبێت کەس پرسیاری لێت نەکردەوە کاکە وەڵام من شەشەڵانم زوو تاو کرد کەس پرسیاری تۆ نەکردووە چی پێزەکە باسی خۆت بکەی من الحەمدوللا ئەو نە ڕۆژ بە ڕۆژتم کاکە ئەم شەوە نە تەسبیحاتم کرد ئەو نە سوبحان ئەڵڵام کرد ئەو نە الحەمدوللام کرد مام حاجی خاڵۆکیان کاکە فڵان کەس پێویست ناکە بەسێم شتانە بکەی بۆ خوا بیکە و بیشارەوە با تووشی ڕیا نەبیت ئەوڕۆی بۆ حەج و عومرە خۆ تووشی ڕیا مەکە مەچۆ لێوە ڕەسم بگرە خەڵکی وایە ڕەسمکردن حرامە لەو شوێنانە لە هەر شوێنێتریش بێ ئیلا مەگە بۆ حاڵەتی زەروریات و معاملە و شت بێ ئەچێ لێوە ڕەسمێ دەگرێ بۆ ڕیا وڵا کاکە من لای فڵان شوێنە ڕەسمم گرتووە تووشی ڕیا دەبی حەجەکە و عومرەکەی خۆت بەتاڵ مەکەرەوە ڕیا زۆر خەتەر و ترسناکە بۆیە خۆشەویستان با لە خوا بترسین تەقوای خوا بکەین خۆمان لە ڕیا بەدوور بکەین ئاخر شتێکە دەمەی باسی کەم یەکێ لە صیفەتە جوانەکانی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەوە بوو حاقد و ڕق و چینە لە دڵ نەبوو ئیسا جاری وایە کەسێک لە ئێمە چونکە بەڕاستی حەسوودی خەڵکی کوشتووە حقد و حەسوودی زۆربەی خەڵکی کوشتووە حەسوود کێیە یەکێ لە نیشانەکانی حەسوود ئەمەیە بۆ نمونە برایەکی خۆت کەسێک بە کەسێک دەڵێ مسلمانەکە ئەڵێ الحەمدوللا ئەمڕۆ ئیشم کرد ئەوەنە پارەم دەستکەوت ئەم مسلمانە لە دڵێەوە پێی ناخۆش دڵی تەنگ تو نەبێت تون ئەوە حەسوودیە ئەڵێ زەرەرم کرد دڵی خۆشە بێ کەوتی زەرەرم کردووە دڵی خۆشە کەوتی خێرم کردووە قازانجم کردووە ئەم لێو دڵی خەریکە ئەتاقێ لە خەفەتە ئەوە حەسوودیە ئەوە ڕق و چینەوە حەقد و حەسوودیە بەرامبەر بە مسلمانێکی برای خۆت بۆیە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە حەدیثێکی صحیحی بوخاریە دەفەرمێ ڕۆژێکیان من وەستا بووم إني لواقف في يوم وضع عمر على سريره فتكنفه الناس يدعون ويصلون قبل أن يرفع أفرمي إمامي عمر رضا ورحمة إخوالي بالشهيد كراب جنازة دان رابو أما صحيح بخارية أفرميت منش وسطابهم خوكي دهاتن إمامي علي لبانش إمامي عمر رضا ورحمة إخوالي جنازة كي ترمكي دان رابو خەڵکی داهاتن دوعای خێران بۆ دەکرد و نوێژی جەنازەیە لەسەر ئیمامی عومەر دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ پێشەوەی جەنازەکە بەرزکەنەوە بیبەن خەڵکی نوێژیان لەسەری دەکرد وأنا فيهم إذا رجل من خلفي قد وضع مرفقه على منكبي يقول أفرمێ من وەستا بووم کەسێک لە پشتەوە ئەنیشکی خۆی ئەمەی خۆی لەسەر شانی من دانا ئەمەی لەسەر شانم دانا گوێم لێبوو دەیفەرموو ڕەحیمەکە الله لە کاتێکە ئیمامی عومەر چەند جارێک پێغەمبەری خوا سەڵسەڵام باسی فەزلی ئەوی کردووە بە بەرچاوی ئیمامی عەلیەوە بۆ نمونە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بەڕێزە سەحابەی بەڕێزە بەڵام بەقەد ئیمامی عومەر بەڕێز نییە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ زۆر جار ئیمامی عەلی وەستاوە پێغەمبەری خوا فەرمووی سەڵ سەلەم ئەبوو بەکر عومەر عوسمان عەلی ئەبوو بەکر لە بەهەشتە إمامي أبو بكر رضا ورحمة الله عليه إمامي عمر بهشتا إمامي عثمان إمامي علي كان دار قويلة مشتا نبوة كإمامي عمر بيش أو باس كراوة بلا من رقو تشيني برامبرين دروس بو نبوة وفضل إخوايا بكسي كداوة كسي لتو بري استرى فضل إخوايا تو حسودي بي مبو مين روخينة كاولي مكا بيراني مكا خوا روشك اشتو دا روخينة أو حسودية إنساني بهشتي بوشي وينية ونزعنا ما في صدورهم من غل ئەوەی بەهشتی بێ لە بەهشتا ڕقوچینە لە دڵیانیە ئینسانی ئیمانداریش با لە دنیادا بەو شێوەیە ساغ بێ بەرامبەر بە خەڵکی ڕقت لێتی گیانگیانی بۆ مەکە باسی دەکەی بە خراپە گیانگیانی بۆ مەکە دوای لە پشتەوە خنجەری لێ بدەی ئەوە صیفەتی ئینسانی منافقە صیفەتی ئینسانی ئیماندار نییە بەس ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لەگەڵەوەدا دەفەرمێ گوێی لێبوو ئیمامی عەلی بەس نەیزانی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس نەیزانی ئیمامی عەلیە چونکە لە پشتەوە ئاوای لێ کرد ئەنیشکی لەبان شانی دانا أي فرموا رحمك الله إمام عمر رحمتي إخوات لبت ما خلفت أحدا
أحب إلي أن ألقى الله بمثل عمله منك والله هیچ کەسێک نییە لە دوای خۆت جێما بێ من کە پێم خۆش بێ بە کردەوەکانی و بگەمە خزمەتی خوا بەقەت کردەوەکانی تۆ واتە کردەوەکانی تۆ پێم خۆشە بە کردەوەکانی تۆ بگەمە خزمەتی خوا کەسێک نییە ئاواتە خوازم بە کردەوەکانی و بگەمە خزمەتی ئەو ئیلا تۆ نەبێت وأيم الله إن كنت لأرجو أن يجعلك الله مع صاحبيك أميدم هيا سيون بخوا إن شاء الله تولد دواي مردنت لقل بيغمري خوا دابي صلى الله عليه وسلم لقل إمامي أبو بكر دابي لقل هاردو هاوريكي خوتا هردو هاوري خوشويستكي خوتا صلى الله عليه وسلم رضا ورحمة خواه إمامي أبو بكر بي والله أميدم هيا إن شاء الله تولد لقل وانا بيت چونکە زۆر گوێم لێ بوو پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم من و ئەبوو بەکر و عومەر دەرچووین من و ئەبوو بەکر و عومەر ڕۆشتین بۆ فڵان شوێن لە فڵان شوێن گەڕاینەوە چوینە ماڵی فڵان کەس لە ماڵ فڵان کەس دەرچووین زۆر جار گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم وای دەفەرموو کە باسی خۆی دەکرد باسی ئەبوو بەکر و عومەریشی دەکرد ومێدم هەیە تۆ لەگەڵ ئەوان نابی لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ فالتفت فإذا هو علي بن أبي طالب كاتب لام كردوا بزانم چی وا دڵێ سیرکەم ئیمامی علی کوڕی ئەبوو تالیبە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ نەیفەرموو ئیمامی عومەر مادەم لە من بەڕێزتری مادەم خوا فەزڵی تۆی زیاتر داوە بەسەر منە واللهی مەدحت ناکەم ڕقم بەرامبەر بە تۆ دروستە بێت ئەوە صیفەتی ئینسانی متەقی نییە بۆی ئیمامی علی دەیفەرموو هەر کەسێک فەزڵی من بدا بەسەر ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەرە سوێن بەخوا هەشتا قەمچی لێدەم بەس فەزڵی من بڵێ علی لە ئەبوو بەکر و عومەر بەڕێزترە واللهی هەشتا قەمچی لێدەم سبحان الله أما صفة إنساني بهشتية با إمش رقوكينا لدلنا بين رحمتان لبين با إيشو كارمان أو نبي خلقي بروخينين خلقي لناو برين إما إيشو كارمان بس أويا بزانين خلقي خريكي تشيا تشي دقا أو تشون أو يكري أو تشون أو يكرت أو تشون وايكر أو تشون وايكرت أو إيشو كاري إما يبراي بريزم خوا بيداوة هاتشي دقا توقع شي بس اليوم إلى الله إيابهم وعلى الله حسابهم هم كسي دقريتو بلا إخوا محاسبي دقا خود آياتك لبلا إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم دقريتو بلا إخوا خوا يقول خود محاسبة دكا بيسناك أوندا لشتي خلقي بكورينا ورحمة عليه بجمعية عبي باسي ومان كرد هشتي بيوندي بتو ونيا وازي بهنا تداخلي مكا توقع شي بسري وتو بكريك جيراوي أو نتداخلي إشي خلق كين سيون بخوا كابرا دكتور تماتي بي تداخلي إشي كين أما بهمين خوشي درد تشمان بو حق ما شي بسر خلقه واز خلقي بينا خوي وخواكي خوي محاسبەی دەکات لە ڕۆژی قیامەتە پەروەردگار ئەمە چەند صفەتێکی جوانی ئیمامی عەلی بوو ڕەزا و ڕەحمەتی خوا باسمان کرد ئومێدمان ئینشەڵا سود و قازانجی لێ وەرگرین بە ئومێدەوەی ئینشەڵا بە خۆماندا زیاتر بچینەوە صفەتە جوانەکانی پێغەمبەران و سەلامی خوا سەحابەکان وەرگرین خۆش بە نەصیفەتە ناشرینەکان بپارێزین ئەوەی بەتەمای بەهەشتا بە حەسوود و ڕقوکینە لە دڵ نەبێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي وتايبتي أواني داود وعي خيريان كدوا يا ربي خواه يهمني وآرامي ولاتك من بباريزي خواه جان هركسي دلصوزي إسلام ومسلمانان يا ربي خواه سركوتوكي يا ربي خواه هركسي نادل صوز بو إسلام ومسلمانان يا ربي خواه بقوري خود أجر أهل هدايتني الزليل ورسواي بكي يا ربي خواه هي مني وآرامي وڵاتە كمان بتواتی بپارێزی خوای گیان خوای گیان لە دەستی شەڕی تیرۆرستان بە دوورمان کەی یا رب العالمین خوای گیان لە دووزمانی بە دوورمان کەی خوای گیان لە فەسادی و لە ئاژاوەچێتی ناو مسلماناندا بە دوورمان کەی یا ربی خوایە وامان لێکەی صیفەتی جوانمان تیابێ و خۆمان بپارێزینە صیفەتی ناشرین یا ربی خوایە لە بوختیان بە دوورمان کەی خوای گیان لە حەسوودی بە دوورمان کەی ئەو حەسوودەیە کە خەڵکی بەڕاستی فەوتان و خەڵکی نەخۆش خستووە یا ربی خوایە بە دوورمان کەی خوای گیان رحم و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەرماندا هەر کەسێک گوێ لە دەنگمانە و دەمان بینی یا ربی خوای لێی خۆش بە خوای گیان کێشەی مسلمانان حەل بکە یا رب العالمین خوای گیان لە ڕق و کینە و حەسادەت و بغض بە دوورمان کەی بەرامبەر بە مسلمانان آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن
كنتم تعلمون. أستغفر الله وأتوب إليه. أستغفر الله وأتوب إليه. أستغفر الله وأتوب إليه. أستغفر الله وأتوب إليه. اللهم بلغنا رمضان. اللهم بلغنا رمضان. اللهم بلغنا رمضان ووفقنا فيه للصيام والقيام واجعلنا فيه من عتقائك من النار برحمتك يا أرحم الراحمين.